لەگەڵ هاتنی وەرزی سەرما ناوچە کوێستانەکان بە بارینی بەفر سپیپۆش دەبن و دیمەنێکی جوان دەبەخشن. هاوڵاتیانیش بۆ بینینی ئەو دیمەنانە لە ناوچە جیاجیەکان ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی سنووری ڕەواندوز دەکەن. ئێرە چیای کۆڕەکە لە قەزای ڕەواندوز لەگەڵ بارینی یەکەم بەفری ئەم ساڵەوە سپیپۆش بووە و لە چەند شەوی ڕابردووشەوە ڕێژەیەکی باش بەفری لێباریوە. وەڵڵاهی شتێکی زۆر خۆشە لەبەرەوە یەکێک لە جوانترین سروشتەکانی دنیا بەڕای من. پێم وایە شتێکە کە ساڵانە چەندارێک دەیبینین بەڵام ئێمە وەکو خەڵکی هەولێر تۆزێک لێی دوورین بۆی هاتوونێتە سەیرانگەی کۆڕک. ئێستا جەوێکی زۆر خۆشی هەیە، خەڵکێکی زۆر ڕووی تێ کردووە. بە خێراتنی کەناڵە بەرزستانەکەم لە شاری هەولێرەوە هاتوین. بەفر سروشتێکی زۆر جوانە کە لە وەرزی زستان لە هەموو ناوچەکان نابارێ، بۆ زیاتر لە چیای کۆڕک بەفرشی زۆر دەبارێ. زۆربەی گەنجەکان لە زۆربەی شوێنەکان بە عایلە لەگە هاوڕەکانی محەزما پێکەوە هاتوین گەشتێک بکەین و کاتێکی خۆش بەسەر بین. بەخێراتنتان دەکەم لەگەڵ بارینی ئەو بەفرەی جەوێکی خۆش ئەمەش لەگەڵ برادران هاتینا بەس بۆی جەوێک بگۆڕین کاتێکی خۆش بەسەر بین. بەخێرات لە بەردەڕە شواتین ئێرە جێکی زۆر خۆشە شاخاویە و هەموو ساڵێکیش هەموو جەماعەتی لەگەلێک دەردەچین برادەرەکان جێیشی زۆر خۆشە و بەفراویە و هەموو ساڵێک دێنە ئێرە و وەڵڵای من لە شاری هەولێر هاتوین بە عقبی ئەوەی لا ئێمە یعنی بەفر و شتیوە کەم دەبارێ ئێمەش بۆیە هاتین بۆ ئێرە بۆ کۆڕک. بەڕاستی یعنی دڵما خۆشە زۆر، بەڕاستی یعنی دیمەنشی زۆر جوانە. لەگەر کۆمەرانە و چکۆتی یار پێمان خۆش بوو بین سەف پیاسەی ناو بەفرەکەی بکەین لە بەرەوەی لە هەولێرێ نا بەفر ناواتر خۆش و بین جەوەکی بگۆڕین و هەندێک خەم و خەفەت و ئەو خەیران و وێرانی لەبیر بینەوە. ڕاستی بەفرش نیعمەتێکی خۆیە. ئەگەرچی ساڵانی ڕابردوو لەم کاتە ڕێژەیەکی باشی گەشتیاری زستانە لە خوارو و ناوەڕاستی عێراق ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکە دەکرد، بەڵام ئەمساڵ بەهۆی ئەو بارودۆخەنە لەبارەی دوای ڕیفراندۆم ڕووی لە هەرێم کردووە لەگەڵ بارینی بەفریش کەرتی گەشتیاری سارد و سڕی بەخۆیەوە بینیوە. بەڕاستی ئەو گەشتیارانی کە ئەمڕۆکە سەردانی چای کۆڕەچیان کردووە لە ناوچەکانی کوردستاندا بە تایبەت قەزای ڕەواندوز بەراورد بە ساڵەکانی پێشوو ڕێژەیەکی کەمتر دەبینین چونکە لە بەهۆی قەیرانی دارایی و هەروەها ئاڵۆزیەکانی هەرێم و بەغدا هیوادارین ئەم کێشانە زوو چارەسەر بکرێن بگەنە دەرەنجامێکی سەرکەوتوو بۆ ئەوەی خەڵک ئاشنا بێت بەو ناوچانەدا. بەفر بە یەکێک لە بەخشەکانی خوای پەروەردگار دادەنرێ بۆ بەندەکانی و لە وەرزی زستاندا دیمەنێکی جوان بەچێ و دۆڵەکان دەبەخشێت و ئەمە شوای کردووە سەرنجی هاوڵاتیان بۆ لای خۆی ڕابچێشێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام چیای کۆڕەکی گەشتیاری لە قەزای ڕەواندوز.